ئێمە راپۆرتەکەمان ئامادە بوو بەڕاستی بەداخەوە بەڵام لەوانێت تەرحی نوێ و قسەی نوێ هات بێتە ناو بابەتەکە بۆ یەکە گفتوگۆ لەسەر ئەم تەرحانەی کە بزانین ئەو لایەنانەی کە هەیەە بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان کە تەرحێکی نوێی لەوانەیە ئامادە کرد بێ بۆ ئەم بابەتە دەنێمە راپۆرتەکە چەند ڕۆژ پێشێستا ئامادەمان کردووە و ئاراستەی دەستەی سەرۆکایەتیمان کردووە و هیچ ئەوەیەک نەبووە ینی هەموو لایەک ڕزامەند بۆتونی واژۆمان لەسەری کردووە ئەگەر کۆبنەوەکەمان تەواو کرد ئەو کاتە ڕاستیەکانی بۆ خەڵکی کوردستان ڕوون دەکەینەوە پێشنیارەکان چیە ئێمە کاری یاسایی دەکەین نەک کاری سیاسی لەوێ ڕێی جیاواز لەسەر کۆی پرۆژەکە هەبووە هەموو ڕێی جیاوازەکان بانووسیوە بەڵام دوو ڕێی جیاوازە بۆ ڕێیچانەوەی کە سەرۆکێرەم جێگرێکێ بێ ڕێیشانەوەی سەرۆکێرم دوو جێگری هەبێ ئیتر ئەو تەرحی کە دادێ نازانین ئەویان چەند جێگر دەبێ با بزانین کە هات ئەو کاتە بۆتان ڕدەگەین ئەگەر ناقانونی بوو بە تاکی دێمە ئەنی کاری ناقانونی کاری لیژنەی قانونی نییە دەکرێت ئەمانە تەرحی جیاجیایی ئەندامانی پەرلەمانی بەڕێزن لە هۆڵی پەرلەمانێک لا بکرێتەوە بەدەنگ